کراوێتە چوار بەش کوردستان کراوەتە چوار بەش بەس هەمومان یەک کوردستانمانەیە یەک نیشتیمانمان هەیە ئەویش کوردستانی گەورەیە هەمووشمان بووین بە پێشمەرگە بۆ پارێزگاری لە پیرۆزی خاچی کوردستان هەر بۆ پرسیارەکەی بەڕێزشت ئاگاداری کە ئەو ماوەی پێشوو حکومەتی تورکیا لە شەڵاتزێ و دەڤەری بادینان خەڵکی ڕاپەڕی و خەرچی داخل لە دڵ خەڵکێک کە پەنجی خوارد بۆ چەند ساڵێکە ئەو دام و دەستگایانە چۆن سەرکوتی خەرچیان کردو کە هاتوونە ڕژیمی داگیرکەری تورکیا خەڵک ڕاپەڕی و ئەو بوشەی دیشی تیادرا ئەو گەنجش بۆ قوربانی لەوێ ئێمە لەو کاتێشە هەر وەکو پێشمەرگەی دیێرین منی چکم لەو پێشمەرگە دیرینانەی هەڵوێستی خۆم ڕاگەیان و پەیامی خۆمان نارد و ئامادەش بووین وەکو پێشمەرگێکی دیێرین بێن لە سەرسوورەکان بێن بەرگری لە خاک و نیشتیمانەکەی خۆمان بکەین بەڵام هۆکاری سەرسنوور تا ئێستا ڕێکنەخستنەوەی ناو ماڵی کووردە هێزە سیاسیەکانە لەبەر ئەوەی ئەو ململانە سیاسی وای لێ کردووە دوژمن خاڵی لاوازی ئێمە ئەزانەیە کە لەو خاڵە لاوازیەوە ئاراستەی ئیش و کارەکانی خۆیەکە لەبەر ئەوەی ئێمە لە زووە داواکەین با ڕژێمی داگیرکەری تورکیا چیتر خاچی کوردستان نەبەزێنێ و لەسەر تەپۆلکە و لوتکە و چیاکانی کوردستان پێگەی خۆی قایم نەکا هێزەکانی کوردستان ئەوەی کە لەوەیە چاوساغیان بۆ نەکا چیتر بەڕاستی مەراوە گەڵاوەکانی ڕژێمی داگیرکەر نێتەدی ئەبێ ئێمە بەجیانێکی کورتپەروەرانە بەجیانێکی یەک ریزی ئێمە ڕوبەڕویان بنەوە بەڕاستی پێشمەرگەی دێرین و جەماوەر و خەڵکی نیشتیمان پەروەر ئەبێ بەلای کەم بێن خۆپیشاندانێکی گەورە ئەنجام بدەن بەڵام سەیرەکەی خەڵکی بەرژەوەندی خواز وایە خەڵکێک وایەک ئەڵێ بوێری ئەوەی نییە بێ لە بەردەم کامێرەیە بدوێ ئەڵێنەوە کە سەفەری تورکیا بکەم لەوێ بمکردن خەڵکیی واشمان هەبێ ئەبێ ئێمە بەرژەوەندی نیشتیمان بەرژەوەندی خاچی کوردستان لەسەری هەموو شتێکەوە دابنین کوردستانی ڕۆژئاوا کوردستانی تورکیا عێراق ئێران ڕۆژهەڵات بۆ من یەک کوردستانە من خۆم ئەو بیرکردنەوەم وایە گوێ نەدادە فەرمانی حیزب لەبەر ئەمەی پێشەرکردنی خاک و نیشتیمانە ئێمە بۆ شتێکی وا پێشمەرگە دیێرینەکان ئەبێ هەڵوێستیان هەبێ پێم وایە خۆ زۆربەشان خاوەن هەڵوێزدارن جێگای ڕێزن و ئێمە لە ساڵی 2010 من خۆم دوو جار لە مانگی حوتا دوو جار چوومە قەندیل ئەو کاتەی هێرشە بوو بۆ سەر قەندیل وەکو پێشمەرگێکی دێرین و لەگەڵ چەند پێشمەرگێکی دێرینی کەی کوردستانیشات چوونە قەندیل و ئامادە بووین بۆ پشتگیری وڵات پارێزان لە قەندیلە چوونە ئەوێ گەنجانی وڵات پارێز لەوێ خێمەشیان هەڵدا بوو ئێمە چوین بۆ پشتیوانی ئەوان و بۆ پشتیوانی گەریلاش بەڕاستی ئەوە جێگای شەرەفمەندیە بۆ ئێمە بەڕاستی بڕۆین هەم بۆ وەکو هەڵوێستی خۆمان بنوێنین بەرامبەر بەوان چونکی ئەوانە ڕۆڵەی گەلن نیشتیمان پەروەرن خاک پەروەرن تێکۆشەرن بەڕاستی بڵندن وەکو چای قەندیل بڵندن دیارە ڕنج و مادووبوون و خەبات و تێکۆشانمان بۆ ڕزگاری میلەتەکەمان بووە ئێمە لێرەوە ئیلانەی دەوڵەتی تورکیا دەکەین ئەم دەست درێژێ دەکاتە سەر هەرێمی کوردستان و ئازادی خوازانەی گەلی کوردستان دیارە ئەمە تاوانێکی گەلێک گەورەی لە تاوانی مێژووی کوردستاندا بۆیە لێرەشەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ڕێگایەک چارەسەرێک بۆ ئەم دەست درێژەی تورکیادا بنێ هیچکە ماڵی خەڵک و گونشینان وێران نەکەن دیارە ئەوان بە بیانووی خەڵکی جیاجیاوە دێن بەڵام ئەو شوێنانە نەشوێگەی هیچ حیزبێکن هیچ لایەنەکن بەس خەڵکی هاوڵاتی و ڕەشوڕوتی ئەم میلەتەی خۆمان دەکوژن بۆیە داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە سنوورێک بۆ ئەم دەست درێژانەی تورکیا دابنێن و لەمە دوای هیچ کە ڕێگایان پێ نەدەن و دەوڵەتی عێراقیش بێتە سەر خەت بۆ ئەوەی ڕێگا لە تورکیا بگرن ئەم گونیشانانەی ئێمە هیچ کەم ماڵوێران و دەربەدەر و سەرگەدان نەکەن نا بەڕێی ئێمە نیەگەلی کووردا هەمووی بۆ ئام فەرقیان نییە نەپەکەکە بێ نەکورد بێ نەکوردی ئەمدی و بێ نەکوردی ئێران بێ نەکوردی عێراق بێ بۆ ئەوان هیچ فەرق ناکە ئەمان زیاتر مەبەستیان لە ناوبردننی میلەتی کورد و قڕکردنی میلەتی کووردا دەینا هیچ مەبەستێکیان نییە خۆوان لە شوێنی وایان داوە ئەسڵەن نەمقەڕ و نە پێشمەرگەی پاکەکە و نەی کەسیشی لێ نەبووە
بەس گونشینانە بخۆشتان دەزانن گونشینان بە چه حاڵێک و بە چ ژیانێک و بە چ دەردەسەریەک دەیەکەیان وێران کردوێتەوە چوونە سەر مڵک و ماڵی خۆیان لەوێ تارە و بە تۆبارانیان دەکەن و ماڵوێران و دەربەدەریان دەکەن بۆیە ئێمە داوامان لە حکومەتی عێراقیە بێتە سەرخەت هیچ کە ڕێگا بە تورکیا نەدەن بێتە ناو خاکی عێراقەوە دەستدرێژی بکاتە سەر خەڵکی هاوڵاتی و ڕەشوڕوت ئێمە هیوادارین سەرکەوتوو بن لەو خەباتێکە دەستیان داوەتە هیوادارین درێژە پێدەری ئەو خەباتە بن دەستیان پێ کردو و خەباتێکی زۆر جوان و ڕێکوپێک دەکەن و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین و هیوادارین سەرکەوتوو بن.